وتم خوا لتمني من هالقريب تمني تو كتشوتي خوانك يا ربي 100 سال تمني چه بیرەوەریەک لەگەڵ ئەو هونەرمەندەیە هەبووە و چ قسەیەکی ئەوت قەت بیر ناچێتەوە؟ من مانگە لەوە پێش لە ئیڤێنتێکا بێکەوە من بردمەوە بە ماڵەوە تازە لە کیمایی تاوا بوو قژیات بوو لە پێجەکەی خۆشمادام ناوە وتم خوا لە تەمەنی مناڵ گرێ بۆ تەمەنی تۆ کە چوتی خوانەکە یا ڕەبی 100 ساڵ تەمەنێ بێ یعنیەوە ئەخیر قسەمان بوو کە بێکەوە کردمان پێرێش سێ چوار هونەرمەندیکە چوینە ماڵەکەی بەڵام نەیەتوانی قسەکانی نێبینین بەڵام هەستیە بوو کە چوین بۆ لای ئەوەی بینی بەڵام نێتوانی قسە بکات چکە هەستی نەمابوو یعنی وەزەی زانی کە ئێمە دانیشتوین لەو ماڵ وەکو هونەرمەندێک کە لە پرسەکانە ئەتبینین بە بەردەوامی گلەیت هەیە هۆکاری ئەو گلەییە چییە؟ وەڵی من خۆم لەخوا بەزیابێ پێویستم بە هیچ شتێک نییە خوام لە پشتە و کەس و کارەکەشم بەڵام ناکرێت یعنی سە هونەرمەندی تایە 25,000 لە گرفانیان نیە 3 مانگە مەعاژوە نەیراوە یعنی ئەو مامۆستا نەرمین لەگەڵ هونەرمەندێکی خۆمان قسەی کردووە قسەکەشی بڵاو بۆ تۆ لە پەیجەکانە یعنی لە من چاوەڕێی ئەو 3 مانگم کە وەریگرم و بچم عملیاتەکەی پێ بکەم لە بەغا ئەوە بوو پێ نەگەیشت و تووشی ئەم مرد نەبوو.